باز لە ئاڵۆزامنیەکانەکەین لە عێراقەوە کە زانین کە بە بەردەوامی درۆنەکان بەسەر ئاسمانی شاری هەولێرا سوورەتەوە و هەروەها دوێنێ بارەگایەکی هەشتی شابی لەلایەن ئەمریکاوە کرا ئامانجووکە کۆمەڵێک کوژرا و هەروەها برینداربوونی لێکەوتەوە و سەرکردەیەکەوە حیزب بەش گیانی لە دەستای خۆت کوژرا ئەمە جگەلەوەی کە ڕۆژی چوارشەممە دوو تەقینەوە لە پارێزگای کرمانی ئێراندا ڕوویدا ئەمەش بە هەمان شێوە ئەم کاردانەوەی ناوخۆی هەروەها ناوچەی و جیهانی بە دوای خۆشدا دروست کرد و هەروەها لێکەوتەوە. بەڵێ هەڵبەتە سۆما بابەتێگەیە بۆ منە ئەو ڕووداوانی کە لە ساڵی 2023 ڕووی داوە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بە شێوەیەکی گشتی و هاوکات لە عێراق و ناوچەکانی هەرێمی کوردستان درێژە دەکێشێت و کاریگەریەکەی لە ساڵی 2024دا بەردەوامی دەبێت. ئەو بۆ نمونە ئەو شەڕانی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بە دیاریکراوی جەنگی ئیسرائیل و حەماس ئەو لێکەوتانەی کە جیهانی بۆ دوو ئاڕاستە دابەش کردووە و کاریگەریەکانی بۆ ڕۆژهەڵاتی ناوڕاست بەردەوامی هەیە و بەتایبەتریش لەسەر عێراق ئەو لێکەوتانە یاخود ئەو فڕۆکانەی کە باسمای ناوچەکانی عێراق دەستوڕێنەوە زۆر جار بارەگای نەتەوەیە گرتوەکان و ئەمریکا دەکرێنە ئامانج زۆر جار بارەگاکانی هەرێمی کوردستان و عێراق دەکرێنە ئامانج بەشێکی لێکەوتەی ئەو جنگانە و ئەو کاریگەریەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست و جنگەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست لەسەر عێراق و هەرێمیش. بەڵێ هەڵبەتە وەک ئاماژت پێکرد کەم ڕۆژ هەیە کاتێک هەڵەسین لەخۆ گوێبیستی تەقینەوە یاخود ئەو ڕووداوانە نەبین کەم پەیوەندی بە جەنگی ئیسرائیل و هەروەها غەزەشەوەیە ئێمە بەشێکی گشتێمانە بزانین کە هۆکارەکانی ئەمانە بۆ چیە گەڕێتەوە ئایا پەیوەندی بە شەڕی نێوان ئیسرائیل و هەروەها غەزەوە هەیە ئەگەر ئەمە کۆتایی پێبێت ئەم هێرشانە یاخود ئەم تەقینەوانش کۆتاییان پێدێت یاخود نا بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر عوسمان عەلی کە بەڕێزیان سەرۆکی سنتەری تاسکن بۆ لێکۆڵینەوەی ستراتیژی و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵماندا دەبن. دکتۆر سلااو لەبێت بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوونت. سلااو لە جەنابتان. بەڵێ دکتۆر ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین دوای ڕووداوەکان وەکە زانین کە دوو تەقینەوە لە شاری لە پارێزگای کرمانی ئێران ڕوویدا هەروەها دوێنێش ئەمریکا هێرشی کردە سەر هێزەکانی حەشتی شعبی بە دیاریکراوی لەم کاتەدا ئەمانە بۆ چیە گەڕێتەوە یاخود ئامان چیە لێی؟ بە ناوی خودای گەورە و میهرەبان سڵاو لە بینەرانتان. زۆر سپاس. یعنی وەکو دیارە ئەم شەڕەی کەوا لە غەزەدا هەر وەکو جەنابتان فەرمووتان یعنی بەڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەزعەکەی هەمووی تێکداوە بەڵام جارێ با دەست بکەین بەوە خۆی ئیسرائیل دوێنە وەزیرێکی نوێی دەرەوەی بۆ دانرا ئەو وەزیرە وتی ئێمە شەڕێکی جیهانیەکەین دژی ئێران لەبەرەوەی ئێران لە هەموو شوێنێکەوە ئەعلانی شەڕی کردو دژی ئێمە اینجا لەبەرەوە ئەگەر سێرکەین لەناو ئەم دوسێ ڕۆژەدا چەند شتێک ڕوویدا ئەوەلەن لە سووریا شەڕەکە بەردەوامە لە بینی هەردوو لە هەفتەیە بەلە ئێستا وەکو ئاگادارن سەرکردەیەکی سوپای پاسدارانی گەورەی کوژرا بە ناوی ڕۆزوان مۆسەوی دوێنش لە ناقوورە لە لوبنان سەرکردەیەکی گەورەی حزب الله عسکەری کوژرا ئەمانە هەمووی شەڕن اینجا لێرەشەوە لە هەمان کەت ئەوەی لە کرمان ڕوویدا ئەو دوو با بڵێن ئەو دوو ئۆپەراسیۆنە گەورەیە کە ڕوویدا ئەو تەقینەوە ئێران وتی ئەمە خامنەیی وتی ئەمە بەرنمەیەکی سەهیۆنی ئەمریکیە هەرچەندە دوێنە داعش دوێنە ئێوارە وتی ئەمە کاری ئێمە لێ پرسراوین لەو ڕووداوانە بەڵام من ئەبینم ڕۆژهەڵات بەرەو یعنی زیاتر بەرەو شپرزەیە ڕوە بەرەو تەقینەوە ڕوە اینجا لێرەدا ئەوەی لە هەولێر ڕوەدا بەڕاستی شپرزەی ئەو شەڕەیە هاتەتە ناو با بڵێن هەرێمی کوردستانەوە هاتەتە ناو عێراقشەوە دوێنە ئەبوو تەقوا کە ناوی مشتاق سعێدی کە سەرکردەیەکی پارتی ئەو میلیشیانەی کەوا پێیان ئەڵێن نوجەبا ئەوش کوژرا من ئەبینم لە دەرئەنجامی ئەمانە ڕۆژهەڵاتی ناوەڕاست
بەرەو تەقینەوە ئەڕوا بەرەو فراوان بوونە ڕوا لە مەسەلەی تەقینە شەڕ و ئەمانە اینجا لێرە دەست پرسیارەوەیە ئایا هەرێم ئەم لێکمانە چی لێککەوتی باشە دکتۆر هەڵبەتە ئەوەش پرسیاری ئێمەیە کە بە پریشکی ئەم جەنگانە چۆن کاریگەری لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستان دەبێت بەڵام بەرەوەی بچینە سەر ئەو پریشکەی کە بەس هەرێمی کوردستان دەکەوێت بە شێوەیەکی گشتی دەمەوێت باسی ئەوە بکەین کاتێکە بە دیاریکراوی ئاسمانی عێراق دەبەزێنرێت هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستانیش لێرەیە جیاوازیەک دەبیندرێت جیاوازی ئەو هێرشانەی کە بۆ نمونە لە ناوچەکانی عێراق هەیە و جیاتر لەوانی کە لە هەرێمی کوردستانە بە دیاریکراوی جیاوازیەکەی لە چیدا دەبیندرێت ئایا دوو پەیام دو ئاڕاستی جیاواز لە خۆ دەگرێت؟ بەڵێ یعنی خۆی ئەوەی پەیامی ئەوان با بڵین پەیامی ئەمریکیەکان دوو هەفتە بەلێستا سەرکردەیەکی سەربازی لە پەنتەگان وتی لە مەودووە هەرچی ئەفسەرێکمان بکوژرێ یان با بڵێن سەرباسێکمان بکوژرێ یان لە بەرژەوەندەکانمان بدرێ لە عێراق ئێمە ماڵوێستمانە بێ و لە سەحافەی ئەمریکی لە واشنگتن پۆست پێرە خوێنبەوە ئەلێ وەکو دیارە سیاسی ئەمریکیستە ئەوەیە جوندێکمان بمرێ ئەبێ لەوان بدرێت اینجا ئەمە ڕنگدانەوەی ئەو سیاسەتە تازەیە خۆتە زانی دوای ئەوەی هین هاتە حکومەوە سوودانی تقریبان بۆ ساڵێک و چەند مانگێک ئەمریکا و ئێران قەراریان دابوو بە شێوکی ناڕاستەوخۆ گرژیەکانیان لە عێراق بووستێنن بەڵام لە دوای ئەوەی کەوا شەڕی غەزەر ڕوویدا و ئەمریکیەکان تقریبان حتا ئێستا 62 هێرشیان کردێتە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە عین الئەسەد و لە با بڵێن لە مەتاری هەولێر و لە حەریر اینجا ئەمەیە اینجا بابینە سەر ئەوە یەکێک لە لێکەوتەکانی ئەوا بێ ئەمریکا لە مەودووە زیاتر لە عێراقەدا لە حەشدی شعبیە بە 4 ڕۆژ بەلێسە سەرۆکی ئەرکانی ئەمریکی وتی لە مەودووە ئێمە هەموو قوواتی حەشدی شعبی بە بەشێکە زانین لەو میلیشیانەی کەوا نزیکن لە ئێران و بە ئەمری ئێرانە جولێنەوە لە بەرژەوەندی ئێمادەن اینجا لە کوردستانش پەیامەکە جیاوازە لە کوردستانەوە لە ئێرانەوە پەیاممان بۆ دێ ئەو پەیامەی لە ئێرانەوە بۆمان دێ کە ڕۆژانە لە هەولێرە درێ چییە؟ ئەوەیە ئەڵێ گوێ بگرن ئێمە هەرێم بە نسبەتی ئێمە زۆر شوێنێکی استراتیجیە قبول ناکەین نفوذی ئەمریکی یان ئیسرائیلی لەوێ بێ طبعا لە دوای هەموو لێدانێک لە هەولێر بەیانێک دەرەچێت بە ناوی مقاومەی ئیسلامی ئەڵێن ئێمە لە سنتەرێکی ئیسرائیلیماندا حتا دوێنە سەرکردەیەکی حەشدی شعبی ئەوانەی کە سەر بە ئێرانن وتیان ئێمە لە پێشمەرگە نادەین ئێمە لەو سنتەرا نادەین لەو بارەگانەی ئیسرائیلیە دەین کە لە هەرێمن بە شێوەیەکی با بڵێن نهێنیانە من هیوادارم لە ئەو شتە نەبێت یعنی وجودی ئیسرائیلی لە هەرێمە ئەگەر ببێ من بەڵگەم نییە هەیە ئەگەر ببێ ئەوە زۆر مەترسیدارە بێ و شەڕەکە بەڕاستی کارێمی کوردستانە بێتە شانۆیەک بۆی بێ ئەوەی سیستەمی بەرگری ئەمریکامان یان سیستەمی بەرگری هاوپەیمانمانان مابێ ئەمە غەڵەتێکی زۆر گەورەیە بێ زۆر ئاگاداریەوە بەڵێ هەڵبەتە لە بوونی ئەوەی کە بارگای ئیسرائیلی لێرە بوونی هەبێ هاوکات ئەوە ڕەت کرایەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە هیچ هەواڵێکی لەو شێوەیە خوزانیاریکی لەو شێوەیە بوونی بارگای ئیسرائیل لە ناو هەرێمی کوردستان بوونی نییە ئەم لێدوانانە ئەم ڕەتکردنەوەی ئەو هەواڵە کاریگەری لەسەر ئارامکردنەوەی ناوچەکانی هەرێمی کوردستان بە دیاریکراوی بەجێ دەهێڵێت؟ نابێت لەبەرەوەی ئەمان ئێمە ئەزانین ئەمە یەکەم جار نییە ئێرانیەکان لە هەرێمی کوردستان بەو بەهانە ئادەن پۆتانەزان 2 ساڵ بەلێستا لە مەقەڕی شێخ بازیاندا لە دەور و پشتیە و لێر بە 11 ساڕوخ وتیان ئەمانە ئەمە شوێنێکی ئیسرائیلیە ئەمە کۆبنەوەی ئیسرائیلەکانە دوایی بە بەردەوام ئەم لێدانە هەیە یان لێمانە دەنەڵێن لە هەرێمە دەنەڵێن ئەو چەکدارانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەبێ لا بدرێت یعنی
خۆ دوایی بەڕاستی زۆر بەداخەوە لە جمهوریەی ئیسلامی بۆ چوونێکەیە هەموو هەرێمی کوردستان لایەن بە ئیسرائیلی گچکە بدانن یان ئیسرائیلی دۆم دانن یعنی خۆتەزانی مۆساد ئەمڕۆ هیچ ئینکار ناکرێت ئەگەرێکی زۆرە لە هەرێم ببێ لە عێراق بێ لە حتا لەنە خودی ئێرانەیە ئستا ئەو عملیاتەی ئەوەی لە کرمان کراوە ئەوە کاری وە چەندەها ڕۆژانە عملیات دەکرێ لە ناو خودی ئێران ئیشی مۆسادە مۆساد هەبێتش خەڵکی یان جمهوریەی ئیسلامی ناتوانێت ئێمە با بڵێن خەڵکی هەولێر بکاتە بەرمەتە چکە خەڵکی هەولێر ینی بێدەسەڵاتن لە مەسەلە لە دوای ڕوخانی سەدامی حوسێن ئەمڕۆ مۆساد لە هەموو شوێنێکە و لە بەغداشە باشە کەواتە دکتۆر حکوومەتی عێراق چۆن دەتوانێت کۆتایی بۆ گرژیانە بێنێت کە ماوەیەکە بەهۆی تێرشکردنە سەر بوون کە سەربازیەکانی ئەمریکا و هەروەها گروپە چەکدارەکانەوە دروست بووە ئایا هەست ناکەیت کە بەرپرسانی عێراقیا خۆت حکوومەتی عێراق لێ بێخەمە و ئەوەی کە ئەوترە تەنها لە میدیاکانەوەی بەڵکو کرداریان نەبێت کردیارەیان نییە وڵی لێرەدا حەزەکەم بۆ چوونێکی زۆر واقعی بە بینەرانتان بڵێم ئەوش ئەوەیە خۆی ئەمڕۆ حکوومەتێکەیە لە بەغدا ئەو حکوومەتە لە پشت پەردەوە هەمان ئەم میلیشیانە ئیدارەیەکەن هەمان ئەم میلیشیانە تەوجیهات دەنێت دوایی وەکو ینی با بڵێن سوودانی احتیمالە حەز نەکە لە دڵی خۆی ئەم کارانە ڕووبدا بەڵام دەسەڵاتی نییە ئێمە لە عێراقا ئێستا دەوڵەتێکمانەیە دوو دەوڵەتمانەیە دەوڵەتی ڕسمیەیە و دەوڵەتی پارەڵەڵەیە دەوڵەتێکەکەوە ئەوش بێ ئیزنی باوڵێن بێتەوجی لە دەرەوەی دەسەڵاتی سوودانیە وەکو سەرۆک وەزیران لەبەرەوە من ئەڵێمە بەردەوامەوێ هەرچەندە حکوومەتی هەرێم با بڵێن وتەبێژی حکوومەتی هەرێم تادی دەکەن ئەڵێن ئێمە بەدیلی ترمانە بێ ئێمە قبول ناکەین بەیان دەرچوو ئەڵێن ئەو ڕۆژە بەیانی پێرە دەرچوو زۆر بەتوندی ئەڵێ ئێمە مووقفمانە بێ ئێمە هەڵوێستمانە بێ بەڕاستی بەشێک لەو شتانەی کەوا حکوومەتی بەغدا ئەتوانێ کۆنتترۆلی ئەم میلیشیانە بکە ئەگەر بزانێ ئەمە دەرەنجامیە بێ بەڵام بەداخەوە لەبەر لێکترازاوی ماڵی کورد میلیشیاکان جورئەت زیاترەکەن بوێری زیاترەکەن لە هەرێم بدەن لەبەرەوەی هەرێم ناتوانێت هیچ مووقفێکیە بێ ئەگە هەرێم مووقفیە بواە ئەبێ ئەگەر ئستا هێزێکی پێشمەرگەی یەکگرتووی کوردستان هەبواە لەو شوێنانەی کەوا موشک دێت با بڵێن لە دەشتی نەینەواوە یان لە دبسەوە یان لە کەرکووە ئەوە ئەیتوانی پێشمەرگە مووقفیە بێ بتوانێت ئەو میلیشیانە لەوێ دەربکە بەڵام بەڕاستی بە حەزشەکەمەوەش بڵێم دوێنە فالح لەین بوو لای کاک مەسعود بوو وقاسم العرجیش فالح فەیاض کە ئەمە سەرکردەیەکی گەورەی حەشد شعبیە سەرکردایەتی عێراقە ئەو هاتن بە کاک مەسعود پەیامێکیانە بوو ئایا ئەو پەیامە چییە؟ پەیامەکە ئەوەیە ئێوە تکایە بێمەوقف بن بێ هەڵوێست بن ئێمە ئەتوانین کۆنتترۆلی میلیشیەکان بکەین بەڕای من کۆنتترۆلکردنی میلیشیەکان لە دەسەڵاتی حکوومەتی مەرکەز نییە بەڵکو ئەمە ئەو میلیشیانە بە تەوجیهاتی ئێرانەوە جولێن ئێران هەرێمی کوردستان بە ساحەیەکی بە شانۆیەکی شەردانێ لەبەرەوەی معسکەراتی ئەمریکی لە هەرێمەیە لە هەولێر و لە حەریرەیە کەواتە پەیامەکە دەکرێت بەڕوونی بڵێ ئەوەیە هەتا ئەو دەستێوەردانانی با بڵین لە وڵاتانی ئەمریکا وڵاتانی دراوسڵاوچەکانی عێراق و هەرێمی کوردستان هەبێت بارودۆخەکە بەم شێوەیە بەردەوام دەبێت بابەتێکی دیکە کە با بڵین واشنگتن مەترسی ڕاگەیاندنی یاخود دروستبوونی شەڕێکی گەورەی ڕاگەاندووکە بازەوە دەکات شەڕێکی گەورە بەڕێوەیە ئەم شەڕە گەورەیە ناوچەکانی عێراق و هەرێمی کوردستانیش دەگرێتەوە یاخود ڕوو دەدات خۆی ئێستا مەسەلەن بەڵێ ئەگەری زۆرە ڕوو بدا چونکە لێرەدا ئەمەوێ شتێک بڵێم بە نسبەتی ئیسرائیل بە حکوومەتی نەتەنیاهو بە تایبەتی ئەبینێ شەڕەکە لە بەرژەوەندی ئەو ناڕوە لە شتێکە پێڵێن کەوتەتە ناو زیخاوێکی زیخاویان مستەنقعی غەزە نازانێت چۆن لێ دەربچێت اینجا ئەوێ شەڕەکە فراوانتر بکە ڕۆژانە
ئەمڕۆ نەتەنیاهو ئیسرائیل لە حزب وڵادا نەک حزب وڵا لە ئیسرائیلەدا ئەیانوێ شەڕەکە فراوان بکەن و لەبەرەوەی ئیسرائیل نفوذێکی زۆری هەیە لە ئیدارەی ئەمریکی ئەگەری هەیە ئیسرائیل و ئەو لۆبیەی کەوا سەر بە ئیسرائیلە لە ئەمریکا کە پێڵێن ئەیپاکس ئەوانە زۆر کاریگەریان هەیە زۆر نفوذیان هەیە ئەتوانن ئەمریکا بەرەو شەڕێکی فراوانتر ببن لە ناو عێراق ئەو تا یەمەن بەشێکە لێی عێراقش بەشێکە بێنێ ئستا چۆن هەرێمی کوردستان زیاتر لێکەوتێ بێ بۆ هەرێم ئستا لەم ڕۆژانە لە دوای لێدانی ئەبوو تەقوا کە ئەو سەرکردەی ئەبوو نجەبا ئەگەری هەیە لە ناو چەند ڕۆژێکە پەرلەمانی عێراقی دابنشن قەرارێک دەربکەن بۆ دەرکردنی هێزەکانی ئەمریکا بە ناوی هێزەکانی هاوپەیمانیەوە ئەگەر کورد و مووقفی هەبێ لەوێ بڵێ ئێمە تەییدی ئەو قەرارە ناکەین لە پەرلەمان بڵێ ئەمریکێکان بڵێن میلیشیەکانی سەر بە ئێران و حکوومەتی عێراقی مووقفیانە بێ و هەرێمی کوردستان زیاتر ئەکەوێتە مەترسیەوە بەڕاستی لێرەدا ئەمەوێ بە بینەرانتان بڵێم خۆی سەرکردایەتی کورد ئەبێ باش تێبگا لە جیۆپۆلۆتیکی کوردستان جیۆپۆلۆتیکی کوردستان ئەوە هەڵناگرێ کە ئێمە بەشێک بین لەم دوو جەمسەرەی کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستەیە جەمسەرێکەوە پێڵێن جەمسەری مقاومە کە ئەوش ئێران و با بڵێن هاوپەیمانەکانی ئەوش کە حکوومەتی عێراق و میلیشیەکان و جەمسەری تورکیا و ئەمریکایە ئێمە بۆ ئەم با بڵێن لەم جیۆپۆلۆتیکە زۆر زۆر معقەدە ئێمە بەڕاستی سەرکردایەتی کورد ئەبێ سیاستێکی زۆر ڕوونتریە بێ ئەوش بە ڕەئی من یان ئەمریکیەکان پێیان بڵێ وەرن سیستەمێکی بەرگری بۆ هەموو هەرێم دابنن یان با ئەم هێزانە دەربچن لە ئەمریکا لە هەرێمی کوردستان ئەمە تەنها حەلێکە کە هەرێمی کوردستان خۆی دوور بگرێ لەم ئاگرەی کەوا ئەگەری هەیە ئەمریکیەکان لە چەند ڕۆژێکی داهاتوو هەروەکو جەنابەت فەرمووی شەڕەکە ببەنە ناو عێراقەوە تاوان ئەمریکیەکان هەڵەی جاران ناکەن بێن عێراق بگرن بەڵام بەڵێنیان داوە ڕۆژ بە ڕۆژ سەرکردەکانی میلیشیاکانی شیعە بکوژن لێیان بدەن ئەلەوەدا طبعا ئەو سەرکردانە توانایان هەیە عێراق بەرە و ئاژاوەیەکی گەورەتر بڕوە و زۆر محللین ئەڵێن ئەگەر شەیە هەر حکوومەتی سوودانی ئەم ساڵ لەژێر فشاری ئەمریکا و ئێرانە ئەو حکوومەتەش بڕوخێت. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سنتەری تاسک بۆ لێکۆڵینەوەی ستراتیژی سواز بۆی کەم بەیانیە لەگەڵمان نبوویت